جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار ئاگرکەوتنەوەی دووبارە لە بازاڕی چاناکوڕای هەولێر خۆپیشاندانی پەرستاران لە شەمشارەی ئێران درێژێ مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان و بڕینجاربوونی معەلمێک و 5 قوتابی لە مەراغا. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاوپڕتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، ئیلام، مەریوان، بیجار، سەقز، تەورێز، تاران، ئەراک، ئەهواز، ڕەشت و چەند شاری دیکە ئێران دژ بە بایەخنەدانی ڕۆژین بە ژیان و معیشەتیان کۆبوونەوە. خانشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و جابینکردنی بیمەی دەرمانی بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بەنەوی ڕامیار محەممەد زادە تەمەن 19 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراوە. بە پێزانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ڕامیار محەممەد زادە لە پیرانشار و وێ ڕای پشکنینی ماڵەکان ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. شاینی باسەکە بە دووەداشتنی بنەماڵەکەی ئەو هاوڵاتیە تا بە ئەمڕۆوە کامیکی نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ئاگرکەوتنەوەی دووبارە لە بازاڕی چاناکوڕای هەولێر ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە بەشێکی گەورە لە بازاڕی چاناکوڕای هەولێر بۆ دووهەمین جار ئاگری تێبەربوو زیانێکی زۆر بە کاسبکاران گەیشت. بە پێزانیاریەکان سەرەتا ئاگر لە بەشێکی بازار کۆتووەتەوە و دوجار بۆ بەشەکانی دیکە تەشەنەی کردووە و 200 دوکان بە کەلوپەلەکانیانەوە سوتاون. ئەمە دووهەمین جارەکە ئاگر لەو بازاڕە دەکەوێتەوە و هێزەکانی ئاسایش و ئاگرکوژێنەوە سەرقاڵی لێکۆڵینەوە لە ڕووداوەکان. خۆپیشاندانی پەرستاران لە شەمشاری ئێران ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە پەرستاران لە شارەکانی شیراز لە مەرد و یاسووج دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان سەدان پەرستاری ناڕازی لە شاری شیراز سەرەتا لە بەردەم ئۆستانداری و دوواجار لە بەردەم دەفتەری نوێنەری خامنەی لەو شارە کۆبوونەتەوە. پەرستاران خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، زیادکردنی تەعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی ئیزافەکاری، پێدانی کارانە، دامەزراندنی پەرستاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. درێژە مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان بەیانی دووشەممە 20 خاکەلێوە کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام لە ئاز نەزانی حەق ئاوە بە تراکتورەکانیانەوە مانیان گرت. کەشاوەرزانی ناڕازی ڕۆژهەڵاتی ئیسفەهان دەڵێن پێش ساڵی تازە بەرپرسانی ڕژیم بەڵێنیاندا حەق ئاوای کەشاوەرزان پەرداخت بکەن، بەڵام لەگەڵ دەستپێکی وەرزی نوێ چاندن ڕێگەیان لە چاندنی هەموو بەشەکانی زەوی گرت و کەشاوەرزانیان ناچار کرد کە تەنیا 1 هێکتار لە زەویەکانیان بچێنن. ئێستا بۆ ئەو 1 هێکتارەش دەڵێن ئاو نییە و جووتیاران ڕووبەڕووی زیانێکی مەزن بوونەتەوە. مانگرتنی کرێکارانی شێرکەتی بەهارگۆسەری پارس لە شارەزاری بەندەر عەباس کرێکارانی شاغەڵ لە شێرکەتی بەهارگۆستەری پارس لە شارەزاری بەندەر عەباس ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە لە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی خوازیاری نوێکردنەوەی قەرارداد، گۆڕانی دۆخی پیشەیی و پێدانی حەقدەست و مەزایە لە کاتی خۆی بوون. بە پێزانیاریەکان بەرپرسانی شارەزاری بەندەر عەباس لە جیاتی جێبەجێکردنی داخوازی کرێکاران هەڕەشەی دەرکردنیان لێکردوون. بڵاوکردنی تراکت و پوستەر بۆ ڕێزگرتن لە یادی خوێندکارانی زیندانی لە تاران ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە خوێندکارانی زانکۆی عەلامەی سەبا تاران بەمبەستی پشتیوانیکردن لە زیان نەبەوی و هەستی ئەمیری تراکس و پۆستەریان لە نێو زانکۆدا بڵاو کردەوە.
لە چەند ڕۆژی ڕابردوودا زیان نەبەوی و هەستیە میری دوو خوێندکاری دەرکراو لە زانکۆی عەلامەی تەباتەبایی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 1 ساڵ بەندکرانیان ڕەوانەی زیندانکران. ئەو دوو چالاکە خوێندکاریە لە سەردەمی شۆڕشی ژینان لە جێراویکردنی قوسابیان و خوێندکاران ناڕزایەتیان دەربڕی و پاش ماوەیەک لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هەر یەکە و بە 1 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کران. بڕینداربوونی مەعەللەمێک و 5 قوسابی لە مەرەغا. ڕۆژی دووشەمە 20 خاکەلێوە بەهۆی هاتنی گەردەلوول و وەرگەڕانی قوتابخانەیەکی کانێکسی لە مەرەغا مەعەللەمێک و 5 قوتابی بریندار بوون. مێدیەکانی ئێران بە بێشەرمی تەواو ئەو هەواڵەیان بڵاو کردووەتەوە بەبێ ئەوەی ئاماژە بە بەرپرسیارەتی ئامۆزش و پەروەرش لە ڕووداوە بکەن. بە پێزانیاریەکان ئەو مەعەلیمە و 5 قوتابیەکەی ڕەوانەی نەخۆشخانەکراون و ئێستا لە ژێر چاوەزێری پزیشکیدان. ڕۆژیمی کۆماری ئیسلامی بە ملیار دۆلار هەزینەی تەرۆریسم لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکات، بەڵام لا دابینکردنی ئیمکاناتی پەروەردە و تەزمینی ئەمنیەتی قوسابیان و مەعەلیمان خۆ دەبوێرێت. پەرەسەندنی دیاردەی ژنکوژی لە ئێران. ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە ژنێکی گەنجی خەڵکی بوشێر بە ناوی پەریناز شۆرکی لەلایەن هاوسەرەکەیەوە کوژراوە. لە سایە دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا دیاردەی ژنکوژی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەلانی کەم 4 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کوژراون. کولتوری پیاسەلاری، هەژاری و بێکاری، نەبوونی ئازادی، گیرۆزەبوون بە مادەی هۆشبەر و پێشێلکردنی مافەکانی ژنان سەرەکی ترین هۆکاری پەرەستەندنی دیاردەی ژنکوژی لە ئێرانە. ڕفاندنی چالاکێکی مەدەنی بەلوچ لە سەراوان. ڕۆژی یەکشەممە 19 خاکەلێوە چالاکێکی مەدەنی خەڵکی شارستانی سەراوان بە ناوی دانیال مەلەکی محەممەدی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە ڕفێنرا. بە پێ راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی دانیار مەلەکی محەممەدی و ئەو شارۆمەندەیان لە پێشاوی بنەماڵەکەی با توند و تیژەوە دەست بەسەر کردووە. پاش ڕەفاندنی دانیال هێزەکانی حکوومەت ماڵی ئەو شارۆمەندەیان پشکنیوە و دەستیان بەسەر گاو سندوق، مۆبایلی خۆی و بنەماڵەکەی، کۆمپیوتەر و کارتی حافزەی دووربینەکان داگرتووە. گیانەدەستانی دوو کرێکار لە پاردیس و سەبزەوار. ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە لە ئاکامی دووڕووزاوی کار لە شارەکانی پاردیس و سەبزەوار دوو کرێکار گیانیان نەدەستا. بە پێڕاپۆرسەکان ئاگر لە کارگەیەکی ڕەنگسازی لە شارۆچکەی تەپە سێفی شارستانی پاردیس کەوتوتەوە و کرێکارێک بەهۆی گازگرتووی سووتانگیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز لە کارگەیەکی کۆکردنەوەی پاشماوە لە شارستانی سەبزەوار کرێکارێکی تەمەن 65 ساڵ گیانی لەدەستاوە. دووە هەواڵ کۆژرانی 90 کەسی مەدەنی بەهۆی وەرگەڕانی بەلەم لە مۆزامبیک. بە پێ راپۆرتی ڕۆیتێرز ڕۆژی دووشەممە 20 خاکەلێوە بەلەمێک بە 130 سەرنشینەوە لە کەناراوەکانی وڵاتی مۆزامبیک لە ئەفریقا وەرگڕا و 90 کەس گیانیان لەدەستا. بە پێ ئەو راپۆرتە بەلەمەکە 130 سەرنشینی بووە و 90 کەس لەوانە چەندین ژن و منداڵ گیانیان لەدەستاوە و چارەنووسی 35 کەسی دیکە نادیارە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی مۆزامبیک بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی وەبا و ڕاگەیاندنی باری نەئاسایی لە ئوستانی نامپۆلا بەشێکی زۆر لە خەڵک خەریکن هەڵدێن و نەتەوە یەکگرتووەکانیش سەبارەت بە قەیرانی مرۆیی لە وڵاتە هۆشداری جیهانی دەرکردووە. بە وتەی پێزشکانی بێسنوور ئەمە خراپترین گشتگیری نەخۆشی وەبا لە ماوەی 25 ساڵی ڕابردوو لە مۆزامبیکە و بەهۆیەوە سەدان کەس گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.